سڵاوتان لێ بێدەم کاتتان باش لەمڕۆ بەدواوە بە ئەلکترۆنیکردنی پسوولەی خۆراک لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێت بەو ماوە یاساییەکەوە لە ڕابردوودا وەزارەتی بازرگانی دیاری کردبوو و لە ڕۆژی داهاتوو پڕکردنەوەی فۆرمی خۆراک یاخود پسوولەی خۆراک بۆی کە بە ئەلکترۆنی بکرێت دەبێتە پارە. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەوزاد شێخ کامل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان بکەم. کاک شێخ سڵاو لێبێت. زۆر سپاس دەکەم. ڕێکارەکان چۆنن؟ چۆن ئەم پسوولەی پڕکردنەوەی پسوولەی خۆراکی دەبێتە پارە و بڕی پارەکەی چەند؟ سەرەتا بەناوی خوددا سڵاو لە بینەرانتان هەرۆک ئاگادارن لە 6/5/2025ەوە لە هەرێمی کوردستان پرۆسەی بە ئەلکترۆنکردنی پسوولەی خۆراک دەستی پێکردووە لە سەرەتا لە پارێزگای هەڵەبجە بوو، دواتر هاتە سلێمانی و هەولێر و دووەکیش دەستی پێکردووە. ئەم ڕۆکەیەکی نوێ دوا ڕۆژی پڕکردنەوەی ئەو فۆرمەیە بە ئەلکترۆنی بێ بەرامبەر دیارە تا ئێستا زیاتر لە 86 خەڵکی کوردستان فۆرمەکان پڕ کردوێتەوە لە 14 ماوە. لێرەوە داوا لە وڵاتیان دەکەن ئەوانەیە کە تا ئێستا نەیانتوانێت فۆرمەکە پڕکەنەوە بڕۆن فۆرمەکە پڕکەنەوەوانە خزمەتگوزارەکان لە دوای یەکینەوە دەست پێ دەکات بەردەوامە، بەڵام لە بەرامبەر ئەو پڕکردنەوەی فۆرمە بڕێک پارە وەردەگیرێت کە بۆ هەر خێزانێک 10,000 دینار بۆ فۆرمەکەی 1000 دینار بۆ ئاوەدانکردنەوەی عێراقا ئەکاتە 11,000 دینار دەبێت بە ماستەر کارتیش ئەو پارەیە بدەن دەچێتە بەغا چونکە هەرێم بۆ هەرێمی کوردستان نییە. گرنگەوەیە هاوڵاتیان بێبەش نەبن لە بەشە خۆراک. دیارە ئێمە لە مانگەکانی ڕابردوو 3-4 ئەو پرۆسەیەمان درێژ کردەوە بۆ ئەو خەڵکانێک کە بۆ هەر هۆکارێک نەیانتوانیوە فۆرمەکە پڕکەنەوە پڕی بکەنەوە، بەڵام دیارە تا ئیتر دواوادە ئەمڕۆیەکی نوێیە تا سعات 12 شەو ئەو خەڵکای ئەوەی کە تا ئێستا پڕی نەکرێتەوە دەتوانێت بێ بەرامبەر پڕی کاتەوە، بەڵام کە بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆسەیە بەردەوام بێەوە بتوانین بگاتە لە 95-96 ئەو خەڵکە ئێستش کات لە بەردەسایە گەرم شەو تا سعات 12 بەردەوامە. دوای ئەوەش هەرۆکو وتم کە ئەو خزمەتگوزارە کارا دەبێ پڕ دەکرێتەوەانێ، بەڵام لە بەرامبەردا دەبێ ئەو بڕەپارە بدەن. کاک شێخ زۆرجار هاوڵاتی ڕەنگە سەری لێ بشێوێت بە چ زۆرێک یاخود بە چ شێوەیەک یاخود بە چ ئەپێک پارەکە دەتوانێت بنێرێتە بەغدا و ڕێکارەکەی چۆن دەبێت؟ ئەوە لە چەند ڕۆژی ئایندەیە ڕوونکردنەوەی زیاتر دەدرێت، بەڵام دەبێت هەموو ئەوانەی کە ئەو پارەیە دەدەن ماستەر کارتیان هەبێ دەبێت ماستەر کارت لە ماستەر کارتەکەوانەیە ڕقم حسابێک هەیە لە بەڕێوەلاتەکانی ئێمە دەو پارەیە دەچێت سەر حسابە و داخلی ئینەکە دەبن داخلی ناو فۆرمەکە دەبن. ئەوانەی کە لە ڕابردوودا کارتی نیشتیمانیان نەبووە ڕەنگە گرفتیان هەبوو بێت بۆ ئەو کەسانە هیچ چارەسەرێکەیە کاک شێخ؟ ئەوانە دەبێت یان یەکێک لە بەیەکێ لە مەرجە سەرەکیەکانی فۆرکردنەوەی فۆرمە ئەلکترۆنی بریتیە لە کارتی نیشتیمانی. ئەوانەی کە تا ئێستا هەیان بۆ پڕیان کردێتەوە ئەوەیشی کە هەوڵی داوە نوێی بکاتەوانە یان دەری بهێنێ ئێستا دەگێت تا ئەم شەو فریاکەوێ ئەمڕۆ فریاکەوێت تا سعات 12 شەو هەر دەبێ، ئەگەر نە ڕۆژانی دواتر هەروەکو پرۆسەیەەکە ئاساییە بەڵام بەپارە دەبێت پڕی کاتەوانێ بەڵام بەپارە. زۆر باشە کاک شێخ، کەی سیستەمی زیادکردنی منداڵ دەست پێ دەکات و ئەو ڕێکارەکەی ئەم پرۆسەیە ڕەنگە لە هەفتەکانی ئایندایەتی پرۆسە خزمەتگوزارەکانی ئەم فۆرمە دەست پێ بکات کە بریتێ لە زیادکردنی ئەو مناڵانەی کە تا ئێستا زیاد نەکراون و گواستنەوە هەندێک کەسەیە لە گوندێکەوە بۆ گوندێکێکە لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکی لە شارێکەوە بۆ شارێکە پێویستی بەوەیە کە فۆرمی خۆراکەی بگوێزێتەوە دەکرێت لە ڕێ ئەو فۆرمە ئەلکترۆنیەوە داوا بکات و بۆی بگوێزنەوە. سێمیش هەندێک گەنج هاوسەرگیریان کردووە، کوڕەکە لەگەڵ ماڵی باوکیایەتی شاکشەکەش لەگەڵ ماڵی باوکیایەتی، ئەوەش قۆناغێکە داوانێژ دەتوانن ئەو فۆرمی خۆیان هەبێت دەمەوە دوای لە ڕێ ئەو فۆرمی ئەلکترۆنی ماڵی هەردوو لاوە دەتوانن فۆرمێکی نوێ بۆ خۆیان دروستکەن. دەستان خۆشە کاک شێخ، زۆر سوپاس دەکەم. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون وتەی بەڕێز نەوزاد شێخ کامل بوو بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لەبارەی بە ئەلکترۆنیکردنی پسوولەی خۆراک لە هەرێمی کوردستان و عێراق.